نقطەی سێهەمەوەیە کە ئەشێت ڕێخستن ببێتە کۆسپێک. ئەمە شتێکی سەیرە طبعاً کەسێک کە بڵێ جا باشە ڕێخستن بۆ خۆی بۆیە بۆ بە ڕێخستن تا بربەستەکانی ڕێگا ڕادا. ئەی چۆن ئەو گریمانەش دروستە بێ ئەو احتیمالەش هەیە کە خۆی ببێتەوە بە بربەستێکی تر. بەڵێ ڕێخستن ئەبێ بە کۆسپ، بەڵام چۆن؟ کاتێکە بێ بە کۆسپ کە ئەندامەکان ئامادەباشی دەرونی و فیزیکیان بۆ دروستکردنی ڕێخستنەکە نەمابێ. تەنظیمێکت هەیە تەنظیمێکی ڕۆتینیە، ئەندامەکان استعدادی نەفسیان تیان نەماوە، قەناعەتی ناخ و دڵ و دەرونیان عەقیدە و ژیریان نەماوە، یان فیزیکی توانای ڕێخستنەکەیان نەماوە، ئەوەی قەناعەتی نەماوە ئەوەی ئەترسێ، یان ئەوەی تریان فیزیکی ناتوان، شەو ڕۆژ لە ئیشە کاتی نییە، یا لێک دوورن. ئەو کاتە لەگەڵ تابوو لە تەنظیم پێکەوە بوون لە یۆنان، پێکەوە بوون لە بەریتانیا، بەهۆی ئیقامەوە ئەویان کەوتە سوید، ئەویان کەوتە وڵاتێکی ترێکە ڕۆشتون. ئەگەر ئەم سەردەمی ئینتەرنێت و تەلەفۆن و شتانەش بڵێن فەرامۆشکەین تۆزێک، ئەو کاتە جەستەیان ناتوانن بگەنەوە یەکتری تەنظیمەکە هەڵەوەشێ. یان ئەگەر ڕێخستنەکە بە شێوەیەکی ڕێک و پێک دروست نەکرابوو، ماف و ئەرک و دەسەڵاتەکانی تیا دیاری نەکراوە، چێ مەسئولی کێیە، چۆنە ڕوا، مەنهەج چییە، چۆنێ خوێنین، ئەمانە تەڵعان هەمووی ئەبێتەوە بە بەربەست. نقطەیەکی تر ئەگەر ڕێکخراوەکە بارودۆخی سەرکەوتنی ڕێخستنەکانی ئامادە نەکردبوو، وەکو چۆن ئەڵێم من دێم لێرە دەرسەڵێمەوە یەکێ ئەدمینەوە چێ ئیدارێ و چێ مراقەباکاوی چێ لینکەکانی بۆ نێرن، هەرێکە شتێکە یەکیکە پارەی داوە، خۆ یەکیکە بەشدار نییە لە ئیدارێ، بەڵام پارەی ژوورەکەی داوە. هەر یەکێک لەمانە بەشدارن لە دروستکردنی بارودۆخی سەرخستنی ئەم دەرسە. تەنظیمی ژوایە ئەبێ هەر یەکمان لە ئاستی خۆیەوە ئەگەر بمانوێ شتێک ڕێکخەین، هەرێکە لە ئاستی خۆمانەوە بارودۆخی سەرکەوتنی ڕێخستنەکە ئامادەکەین. دیسان تەنظیم لەوانەیە ببێتەوە بە بربەستێک، بە کۆسپێک، بە بەردێک لە ڕێگامانە ئەگەر ماف و ئەرک و دەسەڵاتی کەسایەتیەکان و ئۆرگانەکان بە تەواوی دیاری نەکرا. سەلاحێتەکان ئەگەر هاتو تۆ بۆ نمونە تەقسیم بەندیەکەت کردووەکو لق و ناوچەمانە یان مەڵبەند و کەرت و کۆمیتە ئەو شتانت هەیە، بەڵام سەلاحێتەکان تەحدید نەکراوە، یەکێک مەسئولی کۆمیتەیەکە لە خوارەوە لاف و گەزافی مەسئول مەڵبەندێ لێت. ئەوەش تەڵان سەر لە شێوانی تەنظیمەکەی و دوای تەنظیمەکەش لەوێ بێ بە گەڕەلاوش. یان ئەگەر هاتوو بەرپرسێتی بە پێی یاسا و دەستور و پێڕەوەکەی نەخشە نەکێشرا بوو، هەر کەسێک کابرای ئەمیر بە کەیفی خۆی مەسئولیاتی تەوزیع کردەوە، یەکێکی کردو بە شوراوێکی کردو مەکتەب سیاسیوێکی کردەوە مەسئولی ئەعلام و یەکی کردەوە مەسئولی فڵاشت و هەرێکی بە کەیفی خۆی تەوزیع کردەوە. تەبان ئەو کاتە تەنظیم ئەبێ بە سەنەمێک، ئەبێ بە بەردێک، ئەبێ بە کۆسپێک لە ڕێی کارکردنێکی تری فەعالتر